هاوڕێیان بەینتان باش هەموو لایەکتان بەخێر بێن سپاس تا گروپی شاخانی هەوراسان هەڵبژار هەروکو هەموو جارێ پێشتر ئێمە لە گەشتەکانە ئاماژەمان پێداوە کە ئەمڕۆ هەینی ئەچینە شاخی گوڵان ئەشکەوتی کوونەبە هەمیشەمە لە گەشتەکانە سێ چوار خاڵی سەرەتایمان هەیە کە هەموو جارێک ئەم خەڵان دووبارە ئاکەینەوە خاڵی یەکەمیان ئەوەیە ڕیزڕۆشتنە ئەم ڕیزڕۆشتنە سوودەکەی ئەوەیە کە ئەگە بەردێک هەل بێتەوە هەڵبەتە لە نزیک بین بەر کەسمان ناکەوێت و هەم بۆ ڕسمکردنەکەشمان جوانە دووەم خاڵمان تکایە ژینگەیە ژینگە هەمیشە پێمان وتون کە بە ماڵی خۆمان ێزانین هەر شوێتان هێناوە لە جامتاکانتانایە ئەخێنە ناو جامتاکانی خۆمان ئەبینەوە لە سلێمانی لە سەلێکە فڕێن تکایە ژینگا وەکو خۆی ئەبێنەوە بۆ سلێمانی لە سەلێکە دانین خاڵی سێهەممان ئێمە بەلای باخ ڕووین بەڕاستی کابرا مەسەلەن باخی ئێمە ژمارەمان زۆرە بۆیە بڕیارمان داوە کە ئەمان نەهێڵین ئەم نەریتە لابەرین شت بۆ دەستی کەس نابن شتی باخ لێ ناکەینەوە بۆ خۆمان هەمومان میوەمان پێ لە بەرەو تکایە دەست بۆ ماڵی کەس نابن ئەمە بەرنامەیەکی تری گەشتوانە لەم بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ گروپی شاخەوانی هەوراس بەڕێکەوتین ئێستا ئێمە لە نیوەی ڕێگاین هاتین بەرەو ئەشکەوتی کوونەبا وەک نمونەیەکی هەموو ئەشکەوتەکانی تری کوردستان بە نمونە ئێهێنینەوە باسی خواسێکی گەرمی ئەمڕۆمان لەسەر ژینگەی ئەشکەوتەکانی کوردستانە بزانین بۆ بە تایبەتی ئەشکەوتی کوونەبامان هەڵبژاردووە فەرمونون لەگەڵمانە بن با بچینەوە لای جەماعەت و بەڕێ بکەین و ڕێگا تەواوکەین فەرمونون جەماعەت با بەڕێ بکەین ئەشکەوتی کوونەبا کەوتۆتە ئامێزی چیای گوڵان کەوتۆتە ڕۆژاوای شارۆچکەی دەربەندی خان بە دووری 2 کیلۆمەتر هەڵکەوتەی ئەشکەوتەکە سروشتیە بەڵام لە سەردەمانی کۆندا بەهۆی لە باری کەشەکەیەوە مرۆڤی تێدا ژیاوە ئەم ئەشکەوتە سروشتێکی جوان و سەیر و سەمەرەی هەیە پێک هاتە بە بەرد بووە ڕەنگاوڕەنگ و درەوشاوە میتالیکیەکانی جێگای سەرنج و تێڕامانن زۆرێک لە پێکهاتەی چین لاپاڵ بنمیچ و گۆشەکانی سیمای تایبەتی ناوازن و چاو لە جوانیان تێر نابێت تێڕامان لە ئەشکەوتی کوونەبا کاتێکی باشی دەوێت چونکە هەر پێک هاتە و ڕەنگێک جیاوازە ئەمە دیاریەکی بەنرخە و بەم نیشتیمانە بەخشراوە شوێنێکی باشە بۆ سەردانیکردنی گەشتیاران پێویستی بە ئاوردانەوە هەیە بۆ ئەوەی گەشتیارانی ناوخۆ و بیانی سەرمەست بن لە بینینی جوانیەکانی ئەم ئەشکەوتە هاوشێوەی سێ خوشکەکەی دیکەی لە ئێران لوبنان و تورکیایە کە سەرنجی گەشتیارانی بیانیان بۆ لای خۆیان ڕاکێشاوە هاوڕێیان بەخێر بێن ئێرە ئەشکەوتی کوونەبایە هەڵبەتە لێوە هاتینە ناوە باەکی خۆتان بینیتان باەکی زۆر بەقوەتی هەبوو گەشتەکەمان لێرە دەست پێکات و دەوردا ئەڕۆین کۆمەڵە شوێنی تایە بەردەڵانێکی زۆرمان لەبەر دەمایە بۆیە هەموو کەسەکان هەموو هاوڕەکان هەمومان شاخەوانین هاوکاریەکی یەکەین تۆ لە دواوە یان لە پێشەوەی هاوکاری کەسی دواوە و پێشەواکەین تکایە بێدەنگی لێرە زۆر گرنگە لەبەرەوەی کە بە دەنگی بەرز لەوانەیە حڵەتی نەخوازا و ڕووە بۆیە تکایە بێدەنگی بپارێزن و لە ڕێگاش بینیمان هاوڕیان کە لە ڕێسەکانە جگەرانە خوارد بە تکایەکەوە ینی تکایەنێکین کە لێرە نابێت جگەرە بخورێت چونکە ئێرە بۆ خۆشوێنێکی داخراوە بۆی کە هاوڕەکان تووشی بێتاقەتی نەبن منیش شتێکم نەماوە و لە کۆتایی کە گەڕاینەوە هەڵبەتە ئەمە شکەوتە زۆر پیسکراوە کە گەڕاینەوە بۆ خۆمان علاگە و هەموو شتێکمان بۆیە ناون ئێرە پاکینەوە خۆڵەکان لەگەڵ خۆمانە بینەوە بۆ ناو دەبنیخان ئیخی ناو حایەوە دەستان خۆش بێت
لە دێر زەمانەوە لۆتی مرۆڤ دروست بووە ئەشکەوت پێگەیەکی تونگوتۆڵ و قایم و پارێزراوی مرۆڤ بووە هەر لە زەمانی نیاندەرتاڵەکانەوە تا ئەم زەمانەی خۆمان تا ئەو کاتەی کورد شۆڕشی ئەکرد و پێشمەرگە لە ئەشکەوتا خۆی شاردەوە و داڵدەی خۆی ئەیە تا ئەو کاتی لە ئەنفالەکانە ئەشکەوتەکانی کوردستان بوون بەلانکەی ئەو خەڵک و خێزانانەی کە خوانتی ئاشاردەوە بۆیە ئەشکەوت لە دێر زەمانەوە لە کۆنەوە گرنگجێکی زۆری هەبوو بۆ مرۆڤایەتی و بۆ خزمەتی مرۆڤایەتی زۆر لەو ئەشکەوتانی کە لە کوردستانە هەن وەکو قسقاپان وەکو هەزارمێرد وەکو شانەدەر پێش ئەوەی دەستی پیا بگات هەڵبەتە شوێنی لانکەی ژیانی کۆنی مرۆڤ بووە لەم ناوچەیە زیانێکی زۆر بە ئەو ئاساوەرانە گەشتووە ئەو شوێنەوەرانە گەشتووە کە مرۆڤەکانی پێش ئێمە لە سەردەمە زووەکانە بەجیانێشتوە لە دوای خۆیان ئەشکەوتێکی تر هەیە جۆرە ئەشکەوتێکی ترە هەن کە لەم ئەشکەوتی ئێستاە کە پێڵن کوونەبا لە زۆر وڵاتانی دراوسێمان ئەم ئەشکەوتانە هەن ئەم ئەشکەوتانە بە سروشتی دروست بوون بەڵام بەرنامەی ئەمڕۆمان کە ئەم باسە ئەوروژێنین هەمووی کۆ ئەکاتەوە لێک مەوزوعە لە یەک بابەتە ئەویش ئەوەیە ئێمە زۆر زاڵمین بەرامبەر ئەم ئەشکەوتانە بەرامبەر ئەم سروشتە بەرامبەر ئەو شوێنەوەرانی خۆمان کە هەبوو لەو پێش ژینگی ئەشکەوتەکانمان بە جۆرێک تێکگاوە هەموویمان شێوانوە نە ئەتوانین ئەو ئەشکەوتانی ئاسەواری تیا بووە بڵێن ئەمە لانکە و شوێنی باوباپیرانمان بۆ چکە هیچی تیانەمە هەموویمان شێوان هەموویمان وێران کرد و ئەم ئەشکەوتانەشی کە سروشت ئەم جوانی پێبەخشیوە و ئەم هەدی یاوی نەتێ بەڵام ئێمە ڕێزمان لێ نەگرتو نەما پاراستووە یان بە فیشک یان بە شکانن یان بە سپرای زەلامێکێتە ئێرە سپرایکی لەگەڵ خۆی هێناوە لە شارەوە بەس بۆیە شتی لەسەر بنووسێ وەکو لێرە و لە زۆر شوێنە لە ئەشکەوتەکە ڕۆشتین و هاتین حەزەکەم درێژەی پێنێم بەس لەوە دەست پێ بکەم چکە قسەکانمان زۆر ئێنێ ئەمە بەڕێ ڕۆشتین تا ئەخیری ئەشکەوتەکە و هەڵبەتە شوێنی زۆری هەیە و بەداخەوە کە بوومێ دەرزێ و ساڵی دەربانیخانیش بوو بەهۆی کە بەشێکی ئەم ئەشکەوتە ژوێران بێت هۆکارە سروشتێکەش دەوری بینی و لە وێرانکردنی ئێرە بەڵام ئەوەی کە جینی گەرانی بوو بە سپرای تا ئەخیری ئەو شوێنە هەموویشتی لەسەر نووسراوە من حەزەکەم لە شارۆخانەوە دەست پێکەم شارۆخان حەزەکەم باسێکی چۆنێتی دروستبوونی ئەم کریستاڵانە ئەم کلسانەکە پێڵێن ئەستەلەکتایت و ئەستەلەکمایت ئەمانە چنی ویستۆ تا دروست بوون کە ئێمە ئەیشکێنین و بە سپرا لە سەرێ نووسین طبعا ئێرە ئەشکەوتی کوونەبایە لە شاخی گوڵان لە ناوچەی دەربەنی خان و ناوەکەی خەڵکانێکی زۆرە پرسن بۆ چی ناوی کوونەبایە ئەگەر ئەوانی هاتوونەتە ئێرە طبعا ئەبینن چۆنە داخڵبوونی ئەشکەوتەکە لە کونێکی زۆر تەسکەوەیە تۆزێک ناخۆشە هاتنە ژوورەوەکەی و هەر لە سەرەتای داخڵبوونیشیا بایەکی زۆر بەهێزی هەیە ئەم بایە یعنی ڕاتەکێشێت ئەمە لەوە هاتووە کە ئەشکەوتەکەیان ناو ئەشکەوتی کوونەبا پاشان دوا بەدوای ئەوەی کەیتە ناووردەوردە بەناو ئەشکەوتەکە ئەگەڕێیت طبعا پێویستە بەلایتە لە بەروی تەواو تاریکە چی ئەبینیت لەناو ئەشکەوتەکە چەند جۆرێکی جیاوازی بەرد ئەبینین مەسەن یەکێک لەو جۆرە بەردانە کریستاڵە کە تێکەڵ بۆ لەگەڵ سروشتی ئەشکەوتەکەیە بریقێکی زۆر جوانی هەیە کە ڕووناکی بەرەکەوێت و جۆرێکی تریشیان کلسەکەش لە ئەنجامی چی ڕوویاوە لە سەقفەوانێ دڵۆپەی ئاو هەیە بەردەوام ئاوی کردو لە یعنی لە ئەرزەکەش یار شوێن هەیە وەکو چاڵی پچکۆلە پچکۆلە و ئاویتیە ئەمە وای کردووە یعنی بە مێژوویەکی دوور و درێژە هاتووە چی دروست بۆ لێرە کلیس دروست بۆ بەردەکان تەراکومیان کردووە و شێوەیەکی تایبەتیان وەرگرتووە تەوان شێوەیەکی زۆر جوانی هەیە و مێژووی دروستبوونی ئەم کلسانە و ئەم بەردانەش مەلاین ساڵی پێچوە میلیۆنەها ساڵی پێچوە تا کوتوانیوێتی دروست بێت دەست خۆش زۆر سپاس ڕوونکردنەوەیکی باشە کاک داستان وەکوی کە باسم کرد ئێمە هاتینە ئەشکەوتە و خەڵک ئەم ژینگی ئەشکەوتانە چ شوێنەوار و چ ئەمانە بۆچی وای لێ ئەەکەن هۆکار چییە؟ لە ڕاستیمە وەکو گروپە شاخەوانەکان ساڵانە سەردانی ئێراکەین هەڵبەتە خۆتان ئاگاتان لێ بوومە لە پێشەوە هەموو ڕێنماییەکانین کە ئەم ئەشکەوتانە سروشتەکەی وەکو خۆی بمێنێتەوە وەکو خۆی پاک و خاوێن کرێ ئەو کریستاڵی کە دروست بووە بە ملیۆنەها ساڵ دروست دەبێت کە نیشکێن و نەیشێنن یان پاڵ نێهێنن لێ بنووسن هەتا ئێمە لەگەڵ ئەو شانین کە ئەو سەهمانی کە دروستی ئەەکەن بۆ ڕێڕەوەکە لێبن چونکە ئەوە ژەر هەمان شێوە بۆ جایی تر ئەوە دروست دەکاتەوە بۆ خۆی ئەگەر ئەو گروپانە کە خۆیان شارەزانین ئەتوان خەڵکی ناوچەکەیان ڕێبەر لەگەڵ خۆیان نابێنن لە باتیەوە کە ئەو
بەکاربێن بەڕاستی ئمە هەموو بە هەم کەسی غەڵین بەڵامی تر بەداخۆکە بەم شێوەیە بە پیست و پۆخلی بەجێ هێڵن و کلیساڵەکانە شتێن و هەتا من لەو سەردەبە ئاوی لێکۆت و هێناومەتەوە. دەست خۆش کاک داستان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەی تر قسەمان بۆکە. چەندێک توانراوە لە وڵاتانی جیهانایە وڵاتەکانی دراوسێمان هەر ئەوانی کە وڵاتی وەکو خۆمانوان چۆن توانراوە لە ڕووی گەشتیاریەوە حکومت گرنگی پێبات و هەم بۆ گەشتیار و بۆ خەڵکیش گرنگ بێ هەم ناوچە شوێنەوارەکانمان هەم ئەم ئەشکەوتە سروشتیانە. ڕاستە دەستان خۆش بێ بابەتەکەتان جوان بوو بابەتێکی باشتان و ڕوژان سەرەتا بینین لە هەر گەل و کۆمەڵ و نەتەوەیەکە خاوەنی کۆمەڵی مێژووی خۆیەتی کۆمەڵی شارستانی خۆیەتی کۆمەڵێک کولتوری خۆیەتی کە پێویستە پارێزگاری لێ بکە و کۆمەڵی خاوەنی کۆمەڵێک لە شارستانیەتە کە پێویستە بیان پارێزی و ڕێزیان لێ بگرێ بە تایبەت ئەم ئەشکەوتانی کە لە کوردستانە هەیە کوردستان خاوەنی سروشتێکی جوانە پێویستە ئێمە ڕێز لەو سروشتە بگرین کە پێمان بەخشراوە پێویستە بیپارێزین بۆ نمونە گەر سەیری وڵاتانی دراوسێ بکەین ئەبینین لە وڵاتانی ئێران کە دراوسێمانە لوبنان ئەم وڵاتانە ئەشکەوتەکان کە هەیە لە وڵاتانەیە کراون بە شوێنێکی گەشتیاری حکومت بە جۆرێک سوودی لێوەرگرتووە کەوا گەشتیاران بۆ لای خۆیان ڕاکێشن هەر ئەشکەوتێک هەیە لە وڵاتی لوبنان بە شێوازێکی جوان ئەبینین بەلەم دانراوە گەشتیارەکان بۆ یەچن بەناو ئاوا ئەڕۆن هەم بۆ بوارێکی گەشتیاری بۆ وڵاتەکە توانێت سوودی لێ ببینێ هەم گەشتیاران لە وڵاتانەوە بۆ خۆیان ڕاکێشن کەواتە بەڵام بینین لە کوردستانی ئێمەیە بە تایبەت لە عێراقیشە سیرەکەین سوود نەبینراوە لەم سامانە سروشتیانە کە وای لێ بکرێکە گەشتیار بۆ لای خۆی ڕابکێشێ بە جۆرێک پارێزگاری لێ نەکراوە ئەبینین وەکو خۆتان بینیتان بە سپرا لەسەر دیواری ئەشکەوتەکان نووسراوە سیمای تێگاوە سیمایان شێوێنراوە کەواتە پێویستە حکومت ئاوڕێکی جددی لەم بوارە باتەوانێ و سامانە سروشتەکان بپارێزن. کەواتە زۆر سپاس دەست خۆش بێت دەستێکی گەورەمان هەبووە لە تێگانی شوێنەوارە مێژوویەکان لە ناو ئەشکەوتە هەروەها ئەم دیمەنە سروشتیانی کە لە ناو ئەشکەوتەکانمانە هەن و لە باتوی کە سوودی لێوەرگین هەمووکو حکومەت هەمووکو خەڵک شێوانومانە و لە ناومان بردوون من هەست دەکەم درێژایی ئەو ڕێگەی کە هاتوین و هاتوینەتە ئێرە برسیمانە پێتان خۆشە بچینە خوارەوە لە دەروی ئەشکەوتەکە خواردنێکی هاکەزای شاخەوانیانە دروستکەین و بیخۆین دوایەوەش درێژە بە قسەکانمان ئەین با بڕۆین بەرە و خوارەوە و دەرچین لەم ئەشکەوتە. بەجددی چاوەکەی زۆر ساردە جەماعەت نانمان خوارد جەماعەت هەموو چایان خوارد کەس نیوت ها پشکۆ چاک باشەوە گلەی بێ یەک چانەیراوە بە من تا ئەم دەقێ هەموو لوشکە چانە لەو ساکۆ چای سەر ئاگر بە خەڵووس باشە وەڵحاصل خواردنێکی خۆشمان دروست کرد لەگەڵ شێف داستان دەستەکانیش خۆش بێت هەموو عافێتیان بێت بەڵام لەوەتی هاتوین لە بانیەوە لە ناو پاسال بۆ ڕێگایە کە هاتوین مقۆمقۆیەک هەیە نازانم بەسەر هاتێک تێ ناگەم هەر باسی ئەم هینەکەن چی دابان دەماوەن ئەم دەماوەندە نازانم چییە مەبەستیان پسکیتان شاخی دەماوەندە بە حکومیمان شاخەوانن هەڵبەتە مەبەستیان لە شاخی دەماوەندە هەڵبەتە هەموو گروپێکی شاخەوانی ڕۆژانەکەن بەدەل لەو جدیاتی کە ئێستا مۆزوعێکمان باس کرد لەسەر ئەم ژینگە و ئەمانە بەدەل لەو هەموو مۆزوعات جدیانی کە شاخەوان ڕۆژانێتی بەڵام بەسەرهاتی خۆش هەیە لە کاتی شاخەوانی ئەنج هەستەکەمە بەسەرهاتی دەماوەندە شتێکی خۆشیە چه قسەمان بۆکە ئەدێت خوا ئەو باسی دەماوەندەم بۆ کەنێچێک چییە
دیختان پێکردین ئەوە چەند برادێکمان ڕۆشتن بۆ ئێران بۆ شاخی دەماوەند جایەک لە برادەکانمان مشتەکە ئەوەیە تەقیوی 2 هەفتە داخڵ بوو ئەویت من دەبم بە جێگری سەرۆک کاکەمە تۆ شاخواوی نەکردو تۆ لە هاوی نەهاتوی وتی من دەچمە دەماوەند پێشی ودانێمەوە وڵای تر سەفەری کرد هەردوو ئامانەکە خۆیان دەرنەچێت ئیتر وەڵا بە خۆی نەیتوانی تانی دەماوە ڕێ ئەی دوای ئەوە چی لێ هاو چی کرد تەواو هاتەوە سەفەر ئەی جەماعەتی عنی بریان چوونە سەر دەما ناوەڵا نایەتوانی ئەم هەمیانی پەشیمان کردبەوە ساردی کرد ئەوانیشی گەڕانەوە هەر خەوی ڕق بووە فەقیرە ئەو مۆزوعی دەماوەندێک شەبای زانە مەجموعەیە برادەر بوون ئیتر نەگەشت وڵا بە خوا ڕۆشتم بۆ شماڵ لێپسی دەماوەند یا خواردوتی دەماوەند مەخواردووە وانە مامەجیان هەڵبەتە بە تیمێکی سێکەسی ڕۆشتە بوون ینی ئاساییە مەسەلەن لە زۆر حاڵەتا کەش و هەوا ڕێیان پێنەیە کە بچنە سەرەوە بۆ خۆی دەماوەند شاخێکی زۆر سەختە بەڵێ 5670 متر بەرزە ئەمان توانی بیان دەستیان خۆش بێتە مەسەلەن 5400یان بڕی بوو بەهۆی ئەوەی کە بەفرێکی زۆر بووە ناتوانێت بگەنە سەرەوە من لێرەوە دەستخۆشیان لێکەم ئینشەڵا بۆ جای داهاتوو بگەنە سەرەوە لە چۆ تەمرین بکەن باشە وڵای من پێم وایە پاسی سواری زۆر زەرورە گۆی ژەمان هەیە زۆر زەرورە بۆ تەمینکردنی ئەو شاخە ئەو بۆ تەمرینی بدەن بەڵێ ینی ئەبێت تەمینکەن وە ئەوانی کە ئەستە لووتە یەکەم جاریشانە 1-2 شەو یان 3 شەو بمێنەوە بۆ ئەوەی کە مەسەلەن ئەچنە سەرەوە یانەوە خوارەوە لەبەرەوەی کە هەم ئەوانی کە ئەوروپیشن زەختی هەوا بۆی کە ینی ئەو هەوایە ڕابێن لەگەڵان خۆی بەڕاستی ئەو شوێنە ئۆکسسیجینی نییە ینی ئۆکسسیجین زۆر کەمە ڕەشەبایکی زۆر هەیە بۆ خۆی گۆگردێکیشی هەیە گۆگردەکە ئەوەی تور ئۆکسسیجینە لێ ئەوواکە باش کاک داستا من طبعا متابعی گروپەکە و پەیجەکەی ئێوەم لە فەیسبوک هەفتەی پێشوو چەند وێنێکی ئێوەم بینی من ئەمیست کۆمپیوتەرەکەم و ئاواهی لارکەمەوە بزانم ئەمە فیکە ڕاستە نازم ئاواهی شاخێک بوو ئاوایی بوو هەموو بەسەریا سەرەکەوتن ئەموو بزانم ئەمە بەعنقەس ڕسمەکان وان نەگرتو دو هیوای لێ بکەن هێماڵ خەڵەتێنن ئەوە چۆن تۆ ئەمڕۆ بۆ ڕاستکردمەوەی ناوتان ڕسمان گرتووە ئەو شاخە ئەوە چۆن بەوە ئەگەن کە شاخوان مەسەرەن هەموو شاخوانێک ناتوانێت ئەو سەرکەوت نەبکە ڕێنمایی چییە یان خەڵک چۆن شاخوانی تر چی بکات چۆن فێری ئەوە بێت کە بە حەبلیش بتوانێت بەسەر شاخێکی سەختی بەردی ئاوەیە سەرکەوێت هەڵبەتە شاخەوانی ئێساش بۆ خۆی هەل لە سەرەتایە من بۆ خۆم 5 ساڵە شاخەوانم لێرە 2-3 گروپ هەیە کە ئیشی بەردەوانیەکان مەسەلەن دەستی شاخوانی لوتەیە گروپی شاخوانی پیرەمەگرونە بەڵێ کۆمەڵێکندوانە ئەوەی ینی هەموو کەسێک دەتوانێت ئەوە بکە ئێستا ئێمە بە سەرپەرشتی گروپی پیرەمەگرون چوینە سەرکەوتین بەڵێ ئەو شاخە ئەو ڤیددیو بۆ خۆی ڕاستیەکە هەمووی بە دەستگرتنی سێخاڵی جێگیر سەرەکەوی شاخێکی سەختە و هەمووشی بەردینە بۆیە بە تیمی تایبەت لەگەڵ ئەو گروپەیە ئەو گەشتەمان کرد هەموو کەسێک دەتوانێت کە بەڵام ئەبێ لە لای دەستەی شاخانی لوتکە و لە لای کاخال کۆتەڵی بینێ هەموو کەس ناتوانێت سەر ئەو بکات ناتوان سەر بکەم لە سلێمانی هیچ شوێنێک هەیە بۆ ڕاهێنان بۆی کە پێشی بچیت شاخێک چکە ئەوە تۆ نەتێ سەرکێشێکە بۆ خۆی مەترسیشی بۆ گەر کەسێک شارەزانە بێ یالی نەزانێت مەترسیە بۆ کەوت نەخوارەوە یان ئازادانیان بەرکەوتن و پیاکەوتن و ئەمانەی کە لەشت ئازاری پێ بگات هیچ شوێنێک هەیە بۆ ئەوەی کە ئەو تەمرینە بکەن پێش بچیتە شاخ بۆ خۆی ئێستا گروپەکان زۆرن هەمویان دەوراتەکەنەوە خۆبەخشیە یەکێتی شاخانی کوردستانمان هەیە ئەوانیش دەوراکەن و مەسەن دەوری سێ ڕۆژی مامۆساکان لە ئێران و هێنن دەوری حەبلەوانی و ئەوانە ئەڵێنەوە و ئێمەش مەسەلەن وەکو گروپی هاوراز مەسەلەن چەند جارێک دەورم بە ئەندامەکان کردووە هەڵبەتە لە ئەو کەسە بەڕێزانە کە پێشکەوتوترن لە ئێمە و حالێنیش 4 بۆ 5 ئەندامی سەرەکی گروپەکەمان لە دەوری بەردەوانیان هەفتەی جارێک یان 2 جارەچن بۆ ئەو ئیشانی هەموو گروپەکان لە هەوڵی ئەویان کە بەرەو پێشەوە بڕۆن بەڕاستی جێی خۆشحاڵیە کە ئەمڕۆ هەمووی هاتۆتە شاخ هەمووی ڕوو لە شاخەکە چووکە شاخ بەدەر لە وەرزشە ینی ئارامی بەڕۆحتەیە هەموو هاوڕەکانی ئەبینی ئێمە لە هەفتێکا سێجا چالاکیمان هەیە من ئەوەی کە ئەمان نبینم بە خۆشحاڵیەوە خێزانێکی خۆمیان باوکو و برای خۆم نبینم هەمووین لێرە خێزانێک من زۆر خۆشحاڵ بووم کەوا لەگەڵ ئێوە ئەم گروپە جوانە بەڕاستی ئەم بەرنامەیەمان کرد خۆشحاڵیم زیاتر بوو لەوەی کە کۆمەڵێک خەڵکی جوان لەم بەرنامەیەمانە بەژاون ئەمڕۆ کە لە سلێمانیەوە ئەرکیان کێشا لەگەڵمانە هاتن بۆ ئەشکەوتی کوونەباو لەسەر ئەم بابەتە گرنگەی ژینگە باسمان کرد لەسەر ئەشکەوت
گرنتی ئەوە ئەم جارە کە هاتن بۆ شاخ منیشان لەگەڵا بێم ئەو برنجی دارە بخۆن بەدەستی من لەگەڵ ئەو ریشک و گۆشتێکە باسی ئەەکەن. لێرەدا دەینە کۆتایی بەرنمەی ئەم جارەی گەشتوان هیوادارم لە بەرنمەیەکی ترا لەگەڵ گروپێکی تری چالاکوان لەگەڵ بابەتێکی گرنگی ژینگەیی بچینە شوێنێکی جوانی ئەم کوردستانە و بابەتێک بروژێنین کە پەیوەست بێ بە ژینگەی کوردستان هەم کێشەکانی هەم چارەسەرەکانی. هەمیشە شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش. Fatıma du çavi master,